48 ساڵە ئیش دەکەین بە خۆم و خۆی هەتا ئەو سارەمان کڕی خدا دێژێت لا یکەلیف الله نەفسا ئیلا وەسعها بڵێ و نەڵێ نەخۆش هەستێکی نەخۆشە تو ببینی بە پێش چاوت ئاوەتەکانت لە پێش چاوت لە ناو دەچن نقم دەبن هەستێکی گەلێک نەخۆشە لەوانەیە هەر کەسێکش بی لەوانەیە یەکێک دەوڵەمەند بی پێی ئاسایبی بەسپا زۆر خۆمان بەو ساری ماندی کردبوو لەلام شرین بۆ ڕاستی ئەلحەمدولیلا حادیسەکە چاوەبی لە ڕێگا دەچین بۆ هەولێر کە لە ڕێگە دەچین بۆ هەولێر ئەمنش عادەتەن ئیلا سبحان الله نەفەرێکم لەگەڵە یعنی کە دەچما و لێریان دووبرایەکەی گچکەم لەگەڵەیانش ئەوە تا برادرم لەگەڵ بەس سبحان الله و جارە هیچ کەسم لەگەڵ نەبوو ئەلحەمدولیلاش کە کەسم لەگەڵ نەبوو لە ڕێگە کە دەچوین نازام سەگێک بوو پشیلەک بوو دەزانم شتەکاتە سەر هاتە ناوەندی جادا ئەمنش بۆ ئەوی خۆم لێ نەدەم سوکانم سوڕاندە و سوکان لە دەستم چوو ئیتر ئەوەش بی خۆم لە ئاسندا و دواتر خۆم لە ئەوەیدا خۆم لە دیواردا بزەبت نازانم سەعات چەند بی بەس لە سەعات سێ و چل دەقە هەتا 4 و 20 دقەیەک لەو نەعبێنیە بی ڕووداوەکە ڕوویدا زەرەری مادی چ بوو بۆ خەڵک نا یعنی ئەلحەمدولیلا کە خۆم لە ساری خەڵک نەدا کە خۆم لە کەسێکشتر نەدا یان کەسێکم لەگەڵ نەبوو کە زیانی پێ بگاوی زیانی پێگەیشت سارەی من بوو لەگەڵ بە خۆمش بوو طبعا ڕۆح شرینە و ماڵی دنیاش هەر خۆشە بەس طبعا هەستێکی نەخۆشە ئێمە نزیکەی باوکم تەمەنی 56 ساڵە باورت هەبیت لەوانەیە خەڵک هەبیت باوەڕ نەکا بەسەوەی لە منتەقە بیت دەماناسێ 48 ساڵە ئیش دەکەین بە خۆم و خۆی هەتا ئەو سارەمان کڕی ئەلحەمدولیلاش خدا ئەوە قسەی خدایە خدا دێژێت لا یکەلیف الله نەفسا ئیلا وەسعها ئەو جا خدا تاقید دەکاتەوە یعنی بەشتێکی ئیلا لە توانادا بێگەرنا نایکات و ئەلحەمدولیلاش نەخۆشش بەس با چ بکەیت گریانەکە مەسەلە چییە ئینسان عادەتەن پێغەمبەرمان گریاوە یعنی ماڵی دنیا شرینە بڵێ و نەڵێ نەخۆش هەستێکی نەخۆشە تو ببینی بە پێش چاوت ئاوەتەکانت لە پێش چاوت لە ناو دەچن نقم دەبن هەستێکی گەلێک نەخۆشە لەوانەیە هەر کەسێکش بی لەوانەیە یەکێک دەوڵەمەند بی پێی ئاسایبی بەسپا زۆر خۆمان بەو ساری ماندی کردبوو لەلام شرین بۆ ڕاستی ئەلحەمدولیلا عادەتەن دەزانی چییە بۆم نەخۆش بی هەندێک مەزموعە شتێک کە بەسەرم هات یعنی عادەتەن مەقسەدیستە من وا پێتەڵێم ئەو سارەیەم کە بە ماندووبوونێکی گەلێک زۆر کڕیە بە خۆم و بە باوکم و ئیش دەکەین ئێمە مارکێتمانە یعنی هەر بڵێ و نەڵێ هەستێکی نەخۆشە و بڵێم چی یعنی هەر ئەوەندە لەعنی لەوە زیاتر چی یعنی لە هەمووی گرنگتر با لە بیر نەکەم بەڕاستی برادەرەکانم ستریمەرەکان زۆر یارمەتیان دام دونێ شەو نزیکەی 2 ملیۆنیان کۆ کردبووە بەخوای گەورە بەخۆی بەبێ ئەوەی کە من ئاگام لێ بیت و بە زۆریش ئیستە زۆرم لێ دەکەن بۆی پارەکە وەرگرم بەڵام من پێم عیب بوو لەبەرەوەی من ڕۆژانێک بە خۆم لایڤم کردیتەوە بۆ خەڵک و بۆ فەقیرەوانە بەس زۆر یارمەتیان دام و بەڕاستی سەرەتاکەی نا بەس دواتر لانی پەیوەندیداری شاد نەخات زۆر سپاسین عەقید باسڵ دەکەم کە زۆر یارمەتی دام لەگەڵ مامۆستا فەرمان نەشەت ئەرێ وەڵە سارەکەم زۆر وێران بوو یعنی ئەوە نییە بڵی بە 10 وەرەقە و 15 وەرەقە چا دەبیت یعنی بەلایانی کەم 35 وەرەقە تا 40 وەرەقە دەچیتە سەرە و سارەیە کەڵکی نەمایە بەس یعنی وەک یادگارێک حەز ناکەم سارەکە لە دەست بدەم ئینشەڵاش سارەکە چا دەکەمەوە بەم زوانە زۆر سپاسان دەکەم و دووبارەش زۆر بەخێر بێنەوە گەورەتان کردین.